وان چاواتش رو وکرن صالح بجبو كوماريان عبوري وتكشونا روشة عبوري حتى رادك أفعال هالأوصانة هي وكما قلت زيدبونا بهايان وزيدبونا بهاي انرجي وغازي جبو كوماريان كارتك هيزي دفان هالبجارتن عندا وكا كارتك لوازي جبو ديمقراطان تديتن برپرسین امریکی د روجنبوری دا گلک بحثا و خاله کرن جوانا رو خانا نوینرا دموکراتیا کالیفورنیا هروسا نانسی پیلوسی سروکا کنگرس آنی زمان هر دوکان گوتی کو دمکی کیما کمتر جسه هفته آن ما نجبو هالبجارتن و دنگدانه دوی کو دموکرات آنکو دستالات کارکی وها بکت روشا آبوریه دا و بشین دنگدر امریکی راضی کن کو دنگی خوب دنا دموکراتان هر وصا شاله کی دم و سروکی امریکا روجا اینه گوت بو کو اگر کوماری کنترولا کنگرس بکن وی چاخی و تمام آبوریا امریکا ویران ببه بی آوایی آنی زمان کو و آبوری ویران ببجبر کو وها دبینه کو دبی کوماری دما کنگرس کنترول بکن او پروژه و پروگرام هین جبو چارەسەریە آبوری جوانا چارەسەریە بیما تندرستیه روشا تندرستیه یا گلک کسان و هر وصا پرسا آلیکاریه جبو مالباتن کو دهات وان کیما کو به میلیاران پاره هات نترخان کرن او بهت ثابت کن آنجی بهت بلوک کرن وی چاخی د روش آبوری تک چیتن وش گلک آلیان و آلوزی در کون به تایبت جبو کسین کو پیدوی بیما تندرستینا وار وصا کسین کو پیوستیاوان به آلیکاریا دولت هیا کوماری سیاست آوان اوا کو آلیه آلیکارین حکومت جبو مالباتن کو دخل وان کیما بهنه کیم کرن هر وصا مثلا دنجی لاوکی تشتی بو پاره بو پنابرانج بو هر تشیات یا آماده کند بی کو بهتا بلو کرن صالح بله افکار منجی بالایی سپاس بودمات سپاس بوجی یاسادانەرانی ئەمریکا کەریەکۆڵینەوە لە هێرشەکەی شەشی مانگی یەکی ساڵی 2021 دەکەن بۆ سەر کۆنگرێسی ئەمریکا و ڕۆژی هێنی بانگێشنامەیەکیان بۆ داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دەرکرد فەرمانی پێدەکەن بە سوێندەوە گەواهی بدات لەو بارەیەوە و بەڵگەنامەکانی پێشکەش بە لیژنەی کۆنگرێس بکات. یاسادانەرن ئەمریکایên ku lê kulînê li ser hêrişa şeşî heyvayek 2021 bû ser Kongresê Amerîka dikin. Roja Eyniyê serokê berê Donald Trump daxwaz kirin dibin sîndê da baxve û belgeyan pêşkêşî komîteya Kongresî bike. Roja Eyniyê komîteyê nameyek bû Trump şandibû gotibû me belgeyên pir mezin berhev kirîne. Di nav de bi dehan karmend û stafên wên berê ku hînrek heftîne û debxwe serperiştiya hewlên berfireh bû dêktana helbijartinên serokatiyên 2020 kirîne. Her wisa stenskirina ve guhastina aştiyana desalatê. Di nameyê de çarê mijdarê roja dawiyê bû zivrandina belgeyan û gotiye pêdiviya Trump berî 14 mijdarê li pêş komîteyê îfadeya xwe bide û eger serokê berê pêgîr nebî çêlbît ew rastî tawanên gunehkariyê bibît. Alan Littman profesörê mêjûyê zanîngeha Amerîkî û nivîskarê Pertûkal The Case of Impeachment dibêjît. Me tu carî tiştekî bi vê rengî nedîtiye heta dewra Richard Nixon jî rastî ew qase kêşeyên siyasî kêşeyên yasayî yên coracor nebûye. Çima ji ber got Donald Trump bawer dike goya se li ser wî nayê sepandin. Di gel kutanû ve Trump xwe ji encamên yasayîyên reş dîr kirîne, lê li gor Littman li nêzik ew roj dê bi dawî bên. Ez bawer dikim doza hêsan li vir de ya belgeyan e. Wî ew belgeyên dizîne ew ne belgeyên wî ne. Dema got ew ji bo vê yekê gazî kirî wî ew belge nezîvirandin. Parêzerên wî nameyek şandin û gotin got hemî belge hatine vegerandin helbet ew yek nebûye.
کێشەین یاساییان ترامپ لە وەزارەتە دادیە بدماهینا هێن ئەو ڕاستی چەند تاوانن سیڤیلۆیان گونەهکاریە دەبیت لە دژی کارێ ماڵباتاویە بازرگانیە خانیان و دۆزەکادی و ڕۆژنامەڤانێکە دیعا دەکات کو بەری چەند ساڵان ترامپ دەستدرێژیە سکسی لێ کردبوو تاقیکردنا بەهێت دێ لە ڕۆژە دووشەمبێ بیت ئەلدەمێک و هەڵبژارتنên سیندخواران تێکردن لە نیویۆرک کو ڕێکخستنا ترامپ تێدا ڕاستی نەه دووزێن سەختەکاریەیەن باجێ و دووزێندی دەبیت جبر ویەکێ ئەو هزر دکە گو تجاری لێپرسین لەگەل نایکردن ئەس دەگەل ویدە نینم ئەس هزر دکم گۆ لەڤر ئەو قازدومان هەیە گۆدێ ئاگر پێکەوە وی پر بشەوتینە ترامپ بخونه هادیه تومت بارکرن لذت من دبیجی جبر زوری آوان دوزن کو ترامپ رو برویه ندیاره او شوان همی در انجام نیاسایی بروید جبو راپورتالی سابرنت هارت هاتین مای دنگ امریکا دماکو امریکی ده حیشت مجداری ده بچن سر صندوق دنگدانه او دنابرا کاندیدین پارتین دموکرات و کوماری ده هل بجیرن لهن دنگدان ده هیوین سیاسیین کو جراته گوتن پارتین سیمین هبن وکو کو پیامنیر دنگ امریکا سیو هرمن جنیو جرسی رادکینه اف پارتین نبخته ورن لی پارتیه که نو هیوی دیکه کو سیستم امریکای بهجینه هەموو سەرۆکێکی ئەمریکا لە ناوڕاستی سەدەی 19ەوە یا لە پارتی کۆماریە یان دموکرات بووە. زیاتر لە 50 ساڵە کاندیدێکی ڕاستەقینەی لایانی سێهەم لە کۆنگرێستان نەبووە. زۆرێک لە حیزبە بچووکەکان کە سەرنجیان لەسەر یەک پرزیان فەلسەفەیەوە دەیانەوێت لەگەڵ دۆزی خوان ڕاستگۆ بن لە ڕاکێشانی دەنجی پێویست بۆ ئەوەی کاندیدەکانیان هەڵبژێردرێن شکست دێنن. ئەمەش بە جۆرەی میخا سفری نووسەر و چالاکی دموکراسیە کە سەبارەت بە پارتە سێهەمەکان بابەت دەنووسێت. هەروەها دژی سیستەمێکن کە بەڕاستی بەناڕەوا لەیان گری بکات ڕەنگە بڵێ ساختەکاری دژی توانای پارتە بچووکەکانن بۆ ئەوەی پێشکەوتنی زۆر بەدەست بهێنێت. ئێمە لە ئەمریکا نوێنەرایەتی ڕێژەییمان نییە و بەم شێوەیە ئەگەر لە سەدا پێنجی دەنگەکانیش بەدەست بهێنیت لە سەدا پێنجی کورسیەکان بەدەست ناهێنیت. بەردەوامترین لایانی سێمی ئەمریکا پارتی قەدەغەکردنە کە لە ساڵی 1972ەوە لە هەر هەڵبژاردنێکدا کاندیدێکی سەرۆکایەتی بووە بۆ ئەوەی ئەلکۆل وەک خواردنەوەیەک قەدەغە بکات. هۆکارەکەی لە ساڵی 1920 تا 33 یاسای خاک بووە ئەو ساڵی کە ئەم مەیخانەیە لە ویلایەتی نیوجەرسی کرایەوە. کاتێک ئەمریکایەکان لە سەروبەندی ئەو پەڕی نەشوستی ئابووریدا بە کۆمەڵ بڕیاریاندا کە پێویستیان بە خواردنەوەیەکی بەڕاستی بەهێز و ئەلکۆلی هەیە. نزیکەی 2 ملیۆن کەس لە ساڵی 2020دا دەنگیان بە کاندیدی پارتی بچووک بۆ ئەنجومەن نوێنەرانی ئەمریکا داوە. 2 ملیۆن لە چی لە 120 ملیۆن ژمارەیەکی زۆر بەرچاو نییە دەتوانێت گرنگ بێت. دیارە لە هەر پێشبڕکێکی زۆر نزیکدا چەند دەنگێک کە دەچێتە ئازادی خواز یان سەوزەکان یان پارتی قەدەغەکردن یان هەر شتێکی دیکە بەدڵنیاییەوە دەتوانێت ئەو پێشبڕکیانە بجوڵێنێت کاتێک بەڕاستی لە یەک نزیک دەبنەوە. ئەمساڵ پارتی فۆرواردیا پێشەنگ دەچێتە خۆناغی سیاسی ئەمریکاوە. لە نێو دامەزرێنەرەکانیدا کاردار ئاندرۆیانگ کە 2 ساڵ لەمەوبەر لە هەڵبژاردننی سەرەتایی سەرۆکایەتی ئەو پارتە و ساڵی ڕابردووش دووبارە بۆ سەرۆکی شارەوانی شاری نیویۆرک خۆی وەک دموکراتەکان کاندید کرد بەڵام سەرکەوتو نەبووە. کریستیان تاد وێتمان کە چۆتە ڕیزی پارتی پێشەنگ پارێزگاری پێشووی نیوجەرسی و کۆماری بووە و ئێستا ڕەخنەگرێکی توند لە سەرۆکی پێشوو دانڵد ترامپە. دەبێت سیستمەکە بگۆڕێت هەر بۆیە ئێمە پشگیری لە دەنگدانی هەڵبژاردەی ڕێزبەندکرا و هەڵبژاردننی ئاشکرای سەرەتایی دەکەین. ئەمەش بۆ واتایە دەبێت کە کاندیدەکانی ئەو دوو پارتە دەبێت کێبڕکێ بکەن و لەگەڵ هەمووان قسە بکەن نەک تەنها لەگەڵ لایەنگرانیان. پارتی پێشڕەو بە وێناکردنی خۆی وەک بەدیلێکی ناوەندگرا کە پشگیری لە هەندێک لە دموکراتەکان و کۆمارەکان دەکات یان لە چێبەرچەکانی بیرەقیبدا بەڕێوە ببات جاخل لەسەر دەنگدانی ڕێزبەندی دەکات کە بە دەنگدانی دەستبەجێ خۆلی دووهەمیش ناسراوە. لەم سیستمەدا دەنجێ و کاندیدانەی لە هەڵبژاردننی بەراییدا کەمیان هێناوەتەوە بە پشبەستن بە بژاردە ڕاگەندراوەکانی خۆلی دووهەمی دەنگدەران دیسان بەسەر کاندیدا بەهێزەکاندا دابەش دەکرێتەوە. ئەمەش ماوەیەکی زۆر دەخایەنێ ماوەیەکی خایەن تا گەیشتینە ئەو ئاستەی کە ئێمە جۆرێک لە سیستمێکی تێکشکاو یان نیمچە تێکشکاومان هەیە. هێشتا هی خۆمان بێ لە هەرکامەیان باشترە بەڵام خەڵک بە دەنگیەوە نایەن. ئەوەی دەبێت مسۆگەر بکرێتەوەیە کە ئایا دەنگدەران وەڵامی پارتێکی نوێ میانەڕەو دەدەنەوە لە ئەمریکا
کە لەوەتا سەردەمی شەڕی ناوخۆوە زیاتر جەم سەرگیری پێوە دیارە کاتێک کۆماریەکان و دیموکراتەکان بۆ ماوەیەکی درێژخایەنە دەستیان بەسەر سیاسەتی وڵاتەکەدا گرتووە. سلاحی پیرۆتی بۆ ستیڤ هێرمان لە دەنگی ئەمریکا. لەگەڵ ئەوەی ڕاپرسیەکان ئاماژە بەو دەکەن کە ڕەنگە کۆماریەکان لە هەڵبژاردنەکانی ناوەڕاستی مانگی 11دا کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران بکەنەوە. پێدەچێت ئەمریکا بەردەوام بێت لە سیاسەتی توند بەرامبەر چین. کۆنگرێس چۆن دەبێت ئەگەر کۆماریەکان باڵا دەست بن؟ فشارێکی زیاتر لەسەر بەڕێوەبەرایەتیەکەی بایدن دروست دەکات؟ سەرۆکێ چینê شی جینپینگ vê hefteyê di Kongreya Netewî ya bîstemîn ya Partiya Komûnîst çi behsa Amerîka nekir lê peyama wî zelal bû. Bêjîng dê li beramber heraşeyên Rojava her wesa Taywan raweste. Em ne pabendin got dev ji bikaranîna hêzê berdin û em ê vê bijarê ji bo hemî pîvanên pêwîst biparêzin. Kongresa Partiya Komûnîst ya Çînê siyaseta derve dibin desalatdariya Şî ku wê bo gera sêyemîn bimîne xurttir kir. Ev jî wê Bêjîng bixte ser rêrevekî pêkdadanê diger rêveberiya Biden ku wê bikefte berguşarê bo wê yekê ku beramber Çînê tundtir bibe. Eger komarî di helbijartinên nîvdemên mijdarê kursiyên pitir bi dest xwe bibînin û Kevin McCarthy bibe serokê encumena nûêneran. For 50 years the Chinese Communist Party Ev 5 salin Partiya Komünîst ya Çînê gefan dide ser şêwaza jiyana Emerîkiyan li ser aborî, kar, kampaniyan, kultur, saziyên me û paşeroja me jî. Kongresa Amerîka yasayên siyaseta Taywanê dinirxîne. Proje yasayek ku bi mebesta zêdekirina şiyanên leşkerî bo girava xwarêveber li dijî heraşeyên Çînê. Bêjîng Taywanê weke parêzgehek veqetandî dibîne. Her wesa yasadanerên ciyawaziyên komariyan helwestên tund li ser ewlekirina kelûpelên cîhanî û vekolînên kokiyên vîrosa koronayê dane. Ew dibêjin helwesta Serok Biden li ser Bêjîng nerme. Herçend piraniya demokratan di Kongresê de bimîne, siyaseta Biden sebaret Çînê wê tund bimîne û gelek siyasetên serokê berê Donald Trump nehêle. Wekî berizkirina bacê li ser kelûpelên Çînê û kontrolkirina karîgeriyên Bêjîng li Hind û Pasifik. Dibin rêveberiya Trump de bi rastî Çînê hîvî dikir ku demokrat ser bikevin. Lê piştî 2 salan ji rêveberiya Biden ez bêjim Çînê gehîştine vê baweriyê ku her du partî li dor Çînê naguherin û tenanet hindek li Çînê dibêjin ku siyaseta Biden ji bo Çînê dijwartir e ji ber çewaniya helvesta Biden û komkirina hevalbend û hevkarên xwe bû rûbirûna bandora Çînê. Eger komarî jinûva Kongresê bi dest bînin çavdêr dibêjin wê gumanên zêdetir hember rêbaza Biden hebe sebaret kêşvekêşa stratejîk beramber Çînê. Di heman demî de hevkarîkirin di astengên navdewletî weke guherîna keş û hewayî. Raporta Patsy Widakuswara, Helen Sindhi, Dengê Amerîka. Dengê Amerîka. Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya Dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دکاندار و کارکرین کارگهان ل ایران روجشمی دست به گروان کرن د دمکی دا کو خو پیشاندانین به پیشنگی جنان ل دجی کشتنا جینا امینی در باسی هفته ششاند بن چالکوانان بانگا خو پیشاندانین نو کرد روجا یکما کارا هفته دا لجبر آستن کرنا اینترنت زحمت بو کو رجیا بشتربونی وره ناسکرن کانالا مدیا جیواکی 1500 تصویر ج اجانس فرانس پرس را گوت کو لچند باجاران د ناو د جی سنه بوکان او سقز اوجی گرف هاتن کرن او گوت دجواره کومرو وان لسر اینترنت ببینه جبر کو اینترنت پر لاوازه و گوت خوندکارن لفاکولته هنرو آواکرنه یا یزده زانینگاه تهران زانینگاه علامه زانینگاه رازی لکرماشان
و لە هەمەدان لە ئەهواز و یاسوجێژی خۆپێشاندان کرن. نزیکەی 100,000 کەس لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا خۆپیشاندانێکی گەورەیان ساز کرد دژی ستەمکاریەکانی ئێران و کوشتنی خانمان و خۆپیشاندەرانی ناڕازی بەدەستی هێزە چەکدار و بەسیجەکانی ئەو وڵاتە. بە دروشمی ژن ژیان ئازادی کە بە چەندین زمانی جیاواز نووسرابوون بە کوردی و فارسی و ئینگلیزی و ئەڵمانی خانمانی تارەوگەنشینی ئێران و هاودەنگە ئەوروپایەکانیان خۆپیشاندانێکی گەورەیان ساز کرد. شانی باسە ئەو خۆپیشاندانە بەڕێبەرایەتی خانمان و کچانی چالاکوان و ناڕازی بەرەوەبرا. بەشداربووان بە شێوازێکی ئاشتی خوازانە بەرەو ناوەندی شارەکە بەڕێکەوتن لە کاتێکدا پۆلیس لە ڕێی کۆپتەرەوە چاودێری خۆپیشاندانەکانی دەکرد. خۆپێشاندانên piştgiriyê ji bo xwepêşanderên Îranê herwiha li Washingtona paytext, Los Angelesê, li Tokyoyê, li Brîtanya, li Swêdê û li gelek cihên din jî herhal bûn û ev jî hin dîmenên wan cihan. سەرباری بەردەوامی خۆپیشاندانەکان و مانگرتن لە زۆرێک لە شارە کوردنشینەکانی ئێران و سەرکوتکارەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر خۆپیشاندەران و کچانی ئەو وڵاتە سەرباری فشارە نێودەوڵەتیەکان و خۆپیشاندانی کوردان و ئێرانیە تارەوگەنشینەکان لە وڵاتانی جیهاندا، بەڵام هێشتا حکومەتی ئێران سوورە لەسەر ئاڵنگاریەکانی. بۆ زانیاری زیاتر لەو بارەوە لە واشنگتنەوە فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە. فەرهاد، دوایمین زانیاریەکان چین؟ ئاسۆ ئەم کاتتان باش ئاسۆ هەروەکە ئاگاداری دوێنێ خۆپێشاندانی بەربڵاو لە نێوخۆی ئێران و لە سەرانسەری جیهانیش کراوە. خۆپێشاندانەکانی دەرەوە لە سەرانسەری جیهان بۆ پشتیوانی خۆپێشاندەرانی ئێرانی بووە کە ئێستا بۆ هەفتەی شەشەمە کە خۆپێشاندانەکان بەردەوامن لە ئێران لەسەر کوژرانی ژینا ئەمینی. ئەتوانم دوێنێ ئاماژە بەوە بکەم کە لە نێوخۆی ئێرانە، تەنیا لە نێوخۆی ئێرانە لە 38 ناوچە کە بەلانیکەم 15 شار و 25 زانکۆیان لەخۆ گرت خۆپێشاندانی بەربڵاو هەبووە لە شارە جیاجیەکان لە هەرێمە کوردیەکان لە تارانی پێتەخت. خۆپێشاندانی بەربڵاو هەبوون دروشمەکان لە دژی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی دەوترانەوە. ئێستایش کە هەروەکە ئازاین هەر لە دەستپێکەوە ئاراستەی دروشمەکان ڕاستەوخۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامیە گرێتەوە و داوای ڕوخانی ڕژیمەکەم. ئەتوانم بە ئاماژدان بەوەی کە هەر ئێستایش کە من لێرە لەم ڕاستەوخۆ لەگەڵتانم بە پێی دوایین زانیاریەکان کە بەدەستمان گەیشتووە لە زۆربەی زانکۆکان لە تاران و لە شارە گەورەکان وەکو سنا، هەمان، ئەسفەهان، مەشەد، تەورێز، کرماشان، ئەمانە خۆپێشاندانەکان دەستیان پێکردوێتەوە. خوێندکارانی زانکۆکان لە شارە جیاجیەکان مانیان لە خوێندن گرتووە و ئێستا دەستیان داوەتە خۆپێشاندان. نوێترین زانیاری کە بەدەستم گەیشتووە ئەوەیە کە ڕێکخراوەی
هەکی ئەنانمس ئاسۆ ڕێکخراوەیەکە کە کاری هەکردن ئەکات نازانن کێن لە کوێن چۆن ئەیکەن بەڵام هەر ئێستا ڕایان گیان کە ماڵپەڕی وەزارەتی ئیتلاعات کە ئەکاتە دەستگای ئستخباراتی کۆمەری ئیسلامی ئێرانیان هەک کردووە ویدۆیەکی خۆیان لەوێ بڵاو کردووەتەوە هەڕەشیان لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران کردووە کە گروپی ئەنانمس بێدەنگ نابن ئەمەش دوا بە دوای ئەوەی کە گروپی هەکی ئێرانی بلاک ڕوارد لەم چەند ڕۆژی ڕابردوو ئیمێڵەکانی ناوەندی ناوەکی بوشێری هەک کرد و زانیاری زۆریان دەستکەوتووە هەندێک لەو زانیاریان بڵاو کردووەتەوە و سەرنجی زۆر لە شارەزایانی بواری ناوەکیان بۆ خۆیان ڕاکێشاوە لە سەبارەت بەو ڕێکەوتنەی کە لەگەڵ ڕووسیا هەبووە دیارە هەکرەکان بە شێوەی جۆرا و جۆرە هەوڵەدەن بەم شێوازە پشتیوانی خۆیان بۆ خۆپێشاندەرانی ئێرانی دەرببڕن بە هەکردنی دەم و دەستگاکانی کۆماری ئیسلامی ئێران بگەڕێمەوە سەر دوێنێ خۆپێشاندانی بەربڵاو لە ئێرانە بەردەوام بوو ئێستاش بەردەوامە مانگرتنیش هەبوو لە هەرێمە کوردیەکان ئاسۆ بەهۆی ئەو بارودۆخەنە لەبارەی هەیە بەهۆی ئەو سەرکوتکردنە بەردەوامەی هێزەکانی ڕژیم لە چەندین شار لە هەرێمە کوردیەکان مانگرتن هەبوو زانیاریەکان باس لەوەکەن کە ئەمڕۆژ ئەو مانگرتنە هەر بەردەوامە سنووردارکردنی ئینترنێت یەکێک لەو بەشانەیە کە زۆربەی خەڵکی ئێرانی بەوە گەیاندووە کە نەتوانن ئەو زانیاریانەی کە هەیەە ئەو خۆپێشاندانانە ئەو دیمەنانە ئەو دەنگانەی کە هەیەە بە دەرەوەی ڕابگەێنن هەر بۆیە لە ئێستا خەڵک لە دەرەوە یەکگرتووترن هەموو لایەن و ڕێکخراوە سیاسیەکان چالاکوانانی مافەکانی مرۆڤ و خەڵکی ئاساییش بەڕاستی لە دەرەوە وەک ئەوەی دوێنێ لە بەرلین بینیمان ئاماژە بەوە دەکرێت کە زیاتر لە 120,000 کەس دوێنێ لە بەرلین بەشداریان لەو خۆپێشاندانە کردووە کە لەسەر داخوازی حامد ئیسماعیلیون ئاسۆ وتەبێژی ئەنجمەنی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەکەی 752 ئوکراینی کە ساڵی 2020 لەلایەن کۆماری ئیسلامی ئێران لە نزیک شاری تاران پایتەخت خرایە خوارەوە لەسەر داوای ئەو خۆپێشاندانن بەربڵاوە دوێنێ لە بەرلین بەڕێوە چوو حامد ئیسماعیلیون لە خۆپێشاندانەکە ڕایگەیاند کە وڵاتانی جیهان ئەبێ بێدەنگ نەبن بەرامبەر ئەو سەرکوتکاریە کە کۆماری ئیسلامی ئێران ئەیکا داوای لە وڵاتانی جیهان کرد کە سەفیرەکانی ئێران باڵێزخانەکانی ئێران لە وڵاتەکانی خۆیان دابخەن باڵیزەکان لە وڵاتەکانی خۆیان دەربکەن سزای زیاتر سزای زیرەک و ئەوەی کە ڕاستە و ڕاست کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران بگرێتەوە بسەپێنن بەسەر کاربەدەستانی کۆماری ئیسلامیە هەروەها داوای کرد کە ڕێز بگرن لە نوێترین شێوازی شۆڕشی گەلان لە ڕۆژهەڵاتی ناوین مەبەستی ئەو خۆپێشاندانانەیە کە لە ئێستا لە ئێران بەڕێوە چن ئاسۆ. بڵێ سپاس فەرهاد بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش. خۆپێشاندانên navxweyên Îranê her berdewam in tevî bikaranîna tundiyê ji aliyê berpirsên Îranê ve. Xwepêşandaneke berfireh li Washingtona paytext hat derxistin, hevkarê me Yehya Berzencî li wir bû ev raport amade kir. دەنگی ناڕەزایەتیەکان و خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران بەردەوامە هاوپشتی و دەنگی ئێرانەکانی دەڤەری واشنگتنیش وەک زۆر شوێنی تری دنیا تا دێ بە جۆش و خرۆش و ئامادەبوونێکی زۆرەوە دەرەکەوێ هەمە ڕەنگی جلوبەرگ و ئاڵا و دروشمەکان لە هەکبەی ئێرانێکی نوێدایە. گرنگە لێرە دیت بۆ ئەوەی پشتگیری ئەوانە بکەین کە لە ئیران لە سەر شقامن و دەکوژیان ئەوە کەمترین شتە کە من بتوانم بیکەم بەشداری دەکەم. زۆر خۆشحاڵم کە ئەو خەڵکە هاتوونێرە لەبەر ژنان لەبەر ئازادی لەبەر هەمومان هاتوونێرە زۆر خۆشحاڵم کە هەموو کەس پێکەوە هاتوون لێرە عینیوانێک بۆ ئازادی شەڕێ. هێشتا بڕیار بەدەستانی دنیا لە هەمبەر ناڕەزایەتەکانی خەڵکی ئێران بێدەنگ دەرەکەون نەوەیەکیش لە ئێرانیەکان لەم ئەمریکایە گەورە بوون تێفکرینی ئەوانیش جیاوازە و داخوازیان لە حکومەتەکان هەیە کە لە منداڵیەوە بە فکری ئەم وڵاتە جۆش کراون. دەتوانیت ببینیت کە چەند هەمە چەشنە کورد، فارس، تورک و لۆر هەموو پێکەوەین.
هاتوونەتە دەرەوە تاوەکو پیشانی سەرکردەکانی خۆراوای بدەین بۆ ئەوەی ببینن کە پشتیوانی خۆپێشاندانەکان دەکەین فشاریش لەسەر حکوومەتی ئێران بکەین تاوەکو توندی تیژەکان نەهێڵێت. پشتگیری خەڵکی ئێران بکەن خەڵکێکی ئاشتی خوازن تکایە دەنگیان ببیستن. لە خۆپیشاندانەکانی واشنگتن دیسی بە تەمەنەکانیش ئامادەیەکی باشیان هەیە و ئەوانەی تەمەنێک دوورە وڵاتی بڕستی لەبەر بڕیون هەرماشی کامێرا ببینن دەخوازن ئەوەی لە نێو دڵیانە دنیا بیبیستێ. بە پەیامی ژن ژیان ئازادی دەستی پێکردووە بەڵام دڵنیام کۆتاییان دێت و گۆڕانکاریەک لە ئێران دێتە کایەوە بە جیاکردنەوەی دین لە دەوڵەت. ئەوەی لە ئێران دەگوزەرێ زەبروزەنجی حکومەتی ئێران نەیوەستاندووە لێرەش لە تاراوگا ژمارەکان زۆرتر و هیواکانیشیان بۆ داهاتووی ئێرانێکە لە دەسەڵاتەکانی ڕابردوو نەچێ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. هاوکات خانمان و کچانی کورس کە بەهۆی توندوتیژی و گوشارەکانی ئێرانەوە بەنایاسایی هەڵاتون بەرەو تورکیا بۆ پشتیوانی لە ناڕەزایەتەکانی دشت بە کوژانی ژینە ئەمینی خۆپیشاندانی ناڕەزایی ساز دەکەن و داوای پشتیوانی لە تێکۆشانی ژنان و خەڵکی ئێران دەکەن. ڕۆژنامەوان و چالاکوانە مافێ مرۆڤان لەیلا ڕاواند کو ji ber tundî û zordariya dewleta Îranê koç û wane kiriye li ser kuştina jina Emînî pora xwe jê kir. Niha ez jî dixwazim bibirim ser tevay jîna. Rawand beriya neh salan ji bajarê Kurdan Mêrîvanê li gel hevjîn û zarokê xwe bi riya qaçaxî li sînorê Tirkiye derbazî wane bûye. Ew û hevjînê xwe yê rojnamavan ji ber kar û çalakiyên bo mafên mirovan li Îranê hatibû zîndan kirin. Dema hevjînê wê li zîndanê bi destûra taybet derdikeve wek malbatî ji Îranê direvin. Niha ew li Wanê di nava şert û mercên dijwar da wek penaber jiyana xwe berdevam dikin. Rawan diyar dike ku ew ji ber tiştên ku serê wan hatî sedema kuştina jina Kurd Emînî baş fêm dikin. Sixuntî mehsa hicabê ew nebû, sixuntî ew Kurdbûnê ew bû. Zemanekî hate dezbeserkirdin, ew gotbû kincê min baş e, çima sadê kelim min viraya xerîbim. Kesekî nas nakim, cêgekî nas nakim, min nebin. Ew gotbûn pirçê to beriye, pirçê to nebaşe, kincê to nebaşe, pir bêrêzî kirbûne jîna hate kuştin, piştî jîna daha jîna tîş hate kuştin. Rêxistina mafê mirovan ya Îranê ku navenda wê li Osloyê ye, ragihand ku alozî bi taybet li herêmên Kurdan zêde bûye û hêzên Komara İslamî li wan hereman dê jî xwepêşandarên Kurd eciqandinekê tund pêk tînin. Îdî bes e, îdî zulm û zorî bes e. Ve daxwazî min ew ê li temam welatekanê dî bîne harîkarî xelkê Îranê. Çalakvana mafê jinan Fermîsk Azaramîn ku ew ji ber cezayê îdamê li gel malbata xwe koçî bajarê Sîwasê kiriye, got ku ew dervî welatê xwe ye lê ji ber kuştina jin û zarokan û xelkê Îranê dibin têsîra wan bûyeran da dijî. هەموو ڕۆژە ئسترسم هەیە بۆ خۆم بۆ منداڵەکانم حتا کە ئەچم بۆ مەکتەب لێرە وەلی ئیتر بەو جۆرە ئەترازی خۆم دەربڕیوە کە منیش خەمباری ملەتەکەی خۆمم ئی دەوڵەتەکەی خۆمم ئی کچەکانی خۆمانم ئی ژنەکانی خۆمانم ئی کوڕەکان ئی جوانەکان ئی منداڵەکانی خۆمان منیش خەمخۆری خۆم بەو جۆرە دەربڕیوە. Xwepêşandanên Îranê piştî kuştina jina Kurd, jina Emînî dest pê kiribû û ji wê rojê vir ve bi sedan kes bi qêrînên wek mirin jî dîktatoriyê û jin jiyan azadî li kolanan dimeşin. Rêxistinên mafên mirovan didin zanîn ku ji destpêka xwepêşandanan vir ve herî kêm 205 kes hatine kuştin, bi sedan kes birîndar bûne û bi hezaran kes jî hatine girtin. Leyla Rawand mîna jinên Îranê daxwaza dawêbûna rejîma Îranê û azadiya xelkê welatê xwe dike. Arif Aslan, Dengê Amerîka, Wan.
هاوکات وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی شەمە بانگەشەی ئەوەی کرد کە ئەمریکا پەلە دەکات بۆ بەدەستهێنانی ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا سەرڕای لێدوانی گشتی بەرپرسانی ئەمریکا کە دەڵێن ڕێکەوتنە ئەتۆمیەکە چیتر کارە بەرایەکانی ئەوان نییە. حوسێن ئەمیرۆڵڵا ڕایگەیاند تەنانەت لە پەلەدان بۆ گەیشتن بە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێمەدا. هاوکات لەم دوایەنەدا تێد پرایز گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەوڵەکانی بۆ دروستکردنی نەخشە ڕێگایەک بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ئەتۆمیە بەدناوەکەی ساڵی 2015 ئێران لە گەزلهێزەکانی جیهاندا بەوە ناودێر کرد کە چیتر کارە بەرایەکانی ئەمریکا نییە لە کاتێکدا کار بەدەستانی ئێران لە چەند مانگی ڕابردوودا بە ئاشکرا باسییان لە بۆمبێک کردووە کە سەردەمانێکە قەدەخە کراوە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ترکی ڕەجەب تایب ئەردوغان ڕۆژە شەمیە پێشنیارە دەنگدانێکە گشتی کرد لە دۆر گەرانتیکردنا مافێ ژنانی بکارانینا حیجابێ دەسازیên دەولەتê û dibistan û zanîngehan de. Ev mijar bi taybetî ji bo Erdogan girîng e ku partiya wî ya desthilatdariya İslamî di sala 2013 de qedexeya dirêj ya li xwekirina hicabê li saziyên dewletê rakir. Pirsgirêka hicabê di mehên dawî de û berî hilbijartinên giştiyên sala 2023 rojeva gotûbêjên siyasî ye. Erdogan gelek caran behsa rakirina qedexeyê dike wekû mînakeke ku partiya wî çawa nûnertiya Tirkên misilmanên bawermend dike li dijî partiyên sekûler yên ku berî hatina partiya wî di sala 2002 de ser desthilatê bûn li gorî yasayê Tirkiye yasaya Tirkiye guhertinan pêwîstî bi 400 parlamenter heye bêyî ku referandum bibe û ji ber vê yekê divê partiya CHP piştgiriya wê yekê bike ta ku biçe serî. Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan piştî paşxistina hefteyekê îro yekşemê serdana bajarê Diyarbekir Amedê kir û axaftinek li wir pêşkêş kir ku têda behsa gelek mijaran kir. Ji bo agahiyên dawîn vê derbarê de na peyamnêra me Xecîcan Farqîn ji Diyarbekir Amedê bi me re ye. Dem baş Xecîcan serdana Erdogan çawa bi rê ve çû? بله دم باش سالس جو بریا ساعت بریا يعني ضغط 20 ساعات برا دوتر كشكو امانه الميدان استخدمونه على كنا كنا نجي في ثاني فاطمه في وقت ثاني برا الهرم قلت لك جرى خرابر كبو بوري قلنا اردوغان بيجوش حتى كنش حضر جيلة المرو فاطمه جدال فاطمه بشي شهات لهم جهار في الرول برابون هیامی بدت بجی استفادهش هدفه وقتی فکری وقتی مشکل دولت امپریالیست شناخته لسر ببور خجیجان نزانم دنگ تا هنکی خرابت نزانم اگر جهه میکروفون تا دنگ تا باش نابیسنه هر حال یعنی مجارن که بهتر اردوغان تدا رونی دابو سر چبو و يعني ام ببيجن بيشبينك افيك جبو وكو هلمتك بيجبو هالبجارتنن 2023 يا نا بله اجباركو فيامك مصدر كتبو 2023 از دنگ دياربكر دخواستم كو ام كاربن بمشن بر فيديو نفر 2023 وقتی دشی پیام یا هری بر جوال بدره گو ام گفتگاه دياربكر بكن مزخانه دیره هر سن ناوند شان دمره لیل وقتی میکای زیاده پرسنه کو پولیتیکا خو 25 سالا دا سوگو ما اکونومیا کو باش کرد ما دولت فکر ولاتکی کو جهان دا دنگ بده وقتی دیگو ام فازن بسوی ایران و همین سنوره خو ترکیه بکن ولات یعنی گراوه کا
ئەولەهی و باوەریێژی ئەسکان پەیامی بگشتیژی هەبوو لێ زێدەتر مژاری وی ئەسکان سەر خزمەتێن کوژبوو دیار دەکردکردنە بۆ 5 میلیارد لیرەی زێدەتر خزمەتان کنە ئەشکۆ هێژەی گوتنێک و ئەوژیش بووی بەکردنا وان خزمەتان هاتبوو بدرا دوسەش بووی ڕێدەبرین شارەدەرین هەدەفێک بۆ ئەو وەکالەتن پارتین ڕێخستنە تەرۆری بوو مەوانڕا کرد و ئیرۆ وەکالەتی سەرۆکێمە لێدەرە ئەم بدینی کو خزمەتێن مەزن کردنە سەرجەهە فێگەلێک پەیاماندا وجهه بپارتیا یعنی بماسه 6 عالی هره تشتکی کلی دبنی داد اصل خدا به هدف را هدفاری که هدف جیرو هم دبینن چول استانبول به پارتین دن و اتفاقی که او پارتی سلوگان پارتی وان دا لدوجی هبونا مالباتی یعنی سر مثلا گیو لزبیان و LGBT پیامارده پیام خلق دیار بته خاص کرد بین سنت الیسیرا دنگ خوب ده و امیه که جبوی ما فرق ما بین سنه ام کرد جبوی ما جی یکم تجاری سیاست خود فرق ما بین جناتش خود بحث گلک بله خجی جان ذکر نابیانشی بلیفر پیام یکی تیج بدر بده بله خجی جان فرقی پیامی رمج دیاربکر آمده گلک سپاس دوا بدوای یەکلایکردنەوەی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران هەندێک لە کێشە سیاسیەکانی عێراق بەگشتی چارەسەر بوون بەڵام ئایا ئاڵنگارەکان تەواو بوون بۆ ئەوەی دەستکەن بە خزمەتکردنی خەڵک و بوژانەوەی ئابووری و ژیانی گەنجانی ئەو وڵاتە بۆ زانیاری زیاتر پەیاملێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش زۆر سپاس. دڵشاد بڕیارە ڕۆژی سێشەممە بۆ پێدانی متمانە بە حکومەت پەرلەمان کۆ بێتەوە زانیاری زیاتر چیە لەوبارەیەوە؟ ئاسۆ دیارە محەممەد شیع سوودانی کاندیدی ڕاستپێردراوی لایەنەکانی نێو چوارچەوەی هەمانگی بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق سەرقاڵی دانوستان و بینینی کاندیدی پۆستە وەزاریەکانە بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق و قەرارە ڕۆژانی داهاتوو پەرلەمانی عێراق کۆبوونەوە بکا بۆ متمانەدان بە کابینە وەزاریەکەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی ڕاستپێراو بۆ پێکێنانی حکوومەت بەڵام بەپێی و زانیارانەی کە لە بەردەستدان ڕەنگە لەم دانیشتنەی داهاتووی پەرلەمانی عێراقدا دەنگ نەدرێت بە تەواوی کاندیدە وەزاریەکانی کابینەکەی محەممەد شیع سوودانی چونکە هەندێک لە کاندیدەکان هێشتا ئامادە نەکراون یاخود کاندیدەکان مقابلەکردنیان تەواو نەبووە بەڵام ئەوەی کە زانیاری دروست لە بەردەستایە ئەوەیە کە لە نێو کوردە لە نێو عەرەبی سوننا تا ڕادەیەکیش یان بە شێوەیەکی کەمتر لە نێو شیعەشدا ناکۆکی نێوخۆیی هەیە لەسەر کاندیدی پۆستە وەزاریەکان بەو پێی کە چی کورد وەکو پارتی وێکێتی بۆچی لایەنەکانی نێو چوارچەوەی هەمانگی کە فرەڕەنگ و فرەدەنگن وەچی لە ناو عەرەبی سوننەش هێز و گروپی جاجای تای ئەمانە هەریەکە و داوای پشکی خۆیانەکەن داوای وەزارەتی دیاریکراوی خۆیانەکەن بۆیە تا کوێستا کرێ بڵێن لە نێو خودی پێکاتەکانە ناکۆکی هەیە لەسەر بردننی وەزارەتەکان بۆ نمونە لە نێو عەرەبی سوننەدا ناکۆکی هەیە لەسەر چۆنێتی دابەشکردنی ئەو پشکە وزاریانەی کە بەر عەرەبی سوننا ئەکەون هەریەک لە گروپ و پارتە جیاوازەکان داوای وەزارەتە سیادیەکانەکەن داوای وەزارەتە گرنگەکانەکەن بۆیە ئەمە مای کێشمەکێش و ناکۆکیە لە نێو خودی پێکاتەکاندا لەسەر پۆستەکان بەڵام لەگەڵەوەشدا ڕەنگە لە ڕۆژانی داهاتووە پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە متمانە بدا بە هەندێک لە وەزیرەکان و ئەوانەشی کە ناکۆکی ملمانیان لەسرە دوا بخرێت. بڵێ دڵشاد چی چاوەڕوان دەکرێت لە بەغدا چۆن مامەڵە لەگەڵ هەرێمدا دەکات لە داهاتوودا؟ ئاسۆ دیارە ئەوەی کە لە ئارادایە ئەوەی کە من ئێستای خەمە ڕۆمە زانیاری ورد و دەقیقە لە زاری بەرپرسانی باڵای عێراقەوە ئەوەیە کەەوە بێگومان بەرپرسانی هەرێمی کوردستانیش ئاگادارن لەمە ئەوەی کە تاکو ئێستا ئاڵۆزی و بارگرژیەکانی نێوان هەرێمی کوردستانی ڕاگرتووە لەگەڵ عێراقا سەرقاڵبوونی هێزە شیعەکانە بە ناکۆکیە نێوخۆیەکانی خودی خۆیانەوە کە هێزە شیعەکان لەبەر ناکۆکیانی خۆیان نتوانن بڵێم تا ئێستا نەیان پەرژاوەتە سەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستاندا بەڵام ئەو زانیاریانەی کە دروست و با بڵێن دەقیقن کە ئێستا لە بەردەستدان ئەوەن کە دوای پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق گەڕێکی تری بارگرژی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دەست پێکاتەوە بە تایبەتی کە لایەنە عێراقیەکان و حکوومەتی داهاتووی عێراقیش ئەکرێ بڵێن پلانیان هەیە بەدەنگ بێن یاخود جارێکی تر دەست بە جوڵەی سیاسی بکەن بە تایبەتی لەسەر مەوزوعی نەوت لەسەر مەوزوعی ئابووری لەسەر مەوزوعی هەتا کۆمەڵێک دۆسەی پەیوەندی بە هێزی پێشمەرگەشەوە
بۆیە بە دڵنیاییەوە ئەوەی کە من لە زاری بەرپرسانی باڵی عراقەوە وەرم گرتووە لە دوای پێکهێنانی حکوومەتی داهاتووی عراق بە چەند مانگێک گەڕێکی تری ئاڵۆزی و کێشمەکێش بە تایبەتی لەسەر نەوت و داهات و بودجە لە نێوان هەرێمی کوردستان و عراق سەر هەڵداتەوە بە تایبەتی ئەوەی کە ئێستا لە دانوستانەکانە لە نێوان هەرێم و بەغدا یەکلایی کراوەتەوە زیاتر شەڕ بووە لەسەر پۆستەکان ئەکرێ بڵین ناکۆکیە گرنگەکان یاخود دۆسیە گرنگەکان کەمایی ناکۆکین لە نێوان هەرێمی کوردستانی و عراق وەکو نەوت و هەندێک دۆسی تر تاکو ئێستا چارەنووسی با بڵین چارەسەری ڕیشەیان بۆ نەدۆزراوەتەوە و کێشەکان بە هەڵپەسێدراوی ماونەتەوە و ئەوەشی کە بارگژیەکانی خاو کردوتەوە ناکۆکی نێوماڵی شیعەیە بەڵام لە حاڵەتی پێکهێنانی حکوومەتە بێگومان شیعەکان جارێکی تر دەست بە جوڵاکەنەوە لەم ڕۆژەوە. بەڵێ دڵشاد زۆر بە کورتی لەو باوەڕەدای بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و ژیان و گوزەرانی خەڵکەوە لە دوای پێکهێنانی حکوومەتەوە گۆڕانکاری بەسەردا بێت؟ ئاسۆ بێگومان ئەو حکوومەتە یەک لە دواییەکانی کە عراق پێشتر هاتوون هەمویان بەڵێنی باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکیان داوە و هەمیشە ژیان و گوزەرانی خەڵک بەشێک بووە لە ئەجەندای کابینەیەک لە دواییەکانی حکوومەتی عراق بەڵامەوەی کە پێشتر بینیمان لەسەر ئەرزی واقع هەنگاوی فعلی و کردداری بۆ ننراوە ئەوەی کە ئێستا هەیە ترسێکی شەیە ئەمە ئاماژە بۆش بکەم کە لە ڕۆژی 25 مانگەوە کە جارێکی تر خۆپیشاندان سەر هەڵبداتەوە بەڵام وەکەوەی کە ئەم حکوومەتە ئەبێتە هۆی گۆڕانکاری ڕیشەی لە ژیان و گوزەرانی خەڵکیدا بێگومان چاوەڕێ ئەمە ناکرێت چونکە ئەم حکوومەتە تەمەنی کەم کورتە بێت و بێگومان سەدریش لە بۆسەدایە بۆ ئەم حکوومەتە بۆیە کێشمەکێشەکان ڕەنگە بوار نەداتە حکوومەتی داهاتووی عراق کە فریای خزمەتکردنی خەڵکەوێت. بەڵێ سپاس دڵشاد بۆ کاتەی پێتبەخشی. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. پانێڵەکانی وزەی خۆر لە زۆر شوێنی جیهاندا لە سەربان و لەسەر زەوی سازکراون بەڵام دەتوانرێت لەسەر ئاویشدا بنرێت وەک ستیف هێرمان ڕۆماڵی کردووە تەکنۆلۆژیای وزەی خۆر لە ئاسیا و ئەوروپا بە قەبارەیەکی گەورەتر تەشەنە دەسەنێت و ئێستا لە ئەمریکا لە گەشەسەندنێکی خێرادایە. یەکێک لە هەرە داهێنانە بەربڵاوەکان بۆ بەرەمهێنانی کارەبا ئەوەی ژینگە پیس ناکات بریتە لە ڤۆڵتەی کارەبایی واتە ئەو پانێڵانەی خۆر کە لەسەر ڕووی ئاو لەنگەر دەگرن و تێیدا پانێڵی گلدانەوەی تشی خۆر لەسەر تەختی ئاوەکە جێگیر دەکرێن وەک لەسەر دەریاچە و بەندا و هەروەها دەریاکان. هەندێک لە پرۆژەکان لە ئاسیا تیاندا بە هەزاران پانێڵ لەخۆ دەگرێت بۆ بەرەمێنانی سەدان میگاوات. پرۆژەکانی بەرەمێنانی کارەبا لە ڕێی پانێڵی خۆرەوە زیاتر سەرنجڕاکێشن بەهۆی ئەوەی دەتوانرێت لەسەر ڕووی ئەو دابنرێن ئەوانەی لە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا بە ئاو نزیکن و هەروەها لە هێڵی گواستنەوەی کارەباش. لەو وڵاتانەی کە بە زۆری پشت بە کارەبای بەرهەمهێنرا و بە وزەی ئاو دەبەستن ئەو نیگەرانیانە لە ئارادان کە ئایا لە کاتی وشکە ساڵیدا بەرهەمهێنانی کارەبا چۆن دەبێت. هەروەها بەهۆی گۆڕانی کەشوهەواوە پێشبینی ڕووداوی زیاتری دژواری کەشوهەوا دەکەین کاتێک گەمە بیر لە وشکە ساڵی دەکەینەوە ئەو کاتە بەکارهێنانی پانێڵی خۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا دەبێتە بژاردێکی دیکە وەک وزەی خاوێن. هەر بۆیە لەبەری پشبەستن بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بە ئاو ئیستا وەک بژاردێک دەتوانرێت پانێلەکانی خۆر ئەوانەی سەر ئاو دەکەون بۆ ئەو مەبەستە بەکاربهێنرێن. سیستمەکانی بەرەمێنانی وزەی کارەبا بە پانێڵی خۆر لەسەر ئاو سوودێکی دیکەی هەیە ئەویش ئەوەیەکە بەر تشکی خۆر کەوتن کەم دەکاتەوە و پلەی گەرمای ئاو و هەروەها کەمکردنەوەی گەشەکردنی قەوزەی زیان بەخشیش. ئەم جۆرە سیستمەی بەرەمێنانی کارەبا بە تشکی خۆر زیانی بۆ ژینگەی ئەم شارۆچکەیە نییە. ئێستا لە شارۆچکەی ویندەرز لە کالیفۆرنیا 5,000 پانێڵی خۆری لەسەر ئاو دانرا و لەسەر یەکێک لە دەریاچەکانی ئاوڕێی ئەو شارۆچکەیە ئەم سیدمانەی پاناڵی خۆر کە بەسەر ئاوە لەنگەر دەگرن ساڵانە بڕی 350 تۆن دووەمگۆکسیدی کاربۆن کەم دەکەنەوە هاوکات بە ڕێژەی لە سەدانەوەتی کارەبای پێویست بۆ هەموو کارەکانمان بۆ دابین دەکات.
شارۆچکەی ویندەرز لە کالیفۆرنیا پانێڵەکانی خۆر لەسەر ئاو بەسترا و بۆ بەرهەمهێنانی کارەبا بەم سیستمە لە هەمان ئەو کۆمپانیایە بەکرێ دەگرێت کە هەر خۆشیان پانێڵەکان دەبەستن. ئەمە وەکەوە نییە کە ئێمەوە بەرهێنان لە پرۆژەیەکدا بکەین کە هیچی لێ نەشیێنەوە، بەڵکو ئێمە لە ئێساداوە سوودی لێ وەردەگرین و هەروەها بۆ 25 ساڵی داهاتووش. ئەم دەریاچەیە لە ڤرجینیا یەکێکە لە نزیکەی ئەو 25,000 ناوچە ئاویانەی کە دروستکراوی مرۆڤن لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا، ئەوانەی لەلایەن لێکۆڵینەوەیەکی حکوومەتیەوە دیاری کراون کە گونجاون بۆ دانانی پانێڵی خۆر لەسەر ڕووی ئاوەکانیان بۆ بەرهەمهێنانی کارەبا و ئەو پانێڵانە لەسەر ڕووبەری 1/4 هەریەک لەو بەنداوانەدا دەبەسترێن نزیکەی لە 10 وزەی کارەبای پێویست بۆ ئەمریکا بەرهەم دەهێنێت. بۆ ستیڤ هێرمن، سمکۆ عزیز، دەنگی ئەمریکا. بینەرە هێژا کورد کۆنێکشن لە ڤر بەداوی هات ئەم هێویدار شتێمە پێشکەشکری بدرێ وەبن تا جارەکەدن ببینێن نافخی خۆشیەدا. هەر شاد و بەختەوەر بن.